بەخشین. کەمپێنی هاوکاری و کۆمەکی بۆ هەژاران و نەداران لە دەستگای خێرخوازی بەخشینەوە لە ڕێگەی ئێوەی خێرخوازەوە بە نێتی ئەوەی بتوانین لەم قەیرانەدا لەم وەزعنا لەبارەی هاتوۆتە سەر دنیا و بە تایبەتی هەرێمی کوردستان زۆرترین هاوکاری و کۆمەکی هەژاران و نەداران بکەین و بە تایبەت بە سەبەتەی خۆراک. وەکە بینین ئەمڕۆ دەستمان پێ کردووە و ئەمانەوێ لێرەوە خۆراکەکان ئامادە بکەین و دواتر دابەشکەین بەسەر کەم ئەندامان و هەژاران و نەداران لە شاری سلێمانی و دواتر لە شار و شارژەکانی تری هەرێمی کوردستان. کەمپێنی هاوکاری بۆ هەژاران و کەم ئەندامان لە شاری سلێمانی دەستی پێکردو و وەکە بینی ئێستا لە یەکێتی کەم ئەندامان لە شاری سلێمانیەوە 200 حیسەی بۆ ئەم شوێنە دابینەکەین بۆ ئەوەی 200 ماڵی کەم ئەندام سوودمەند بێ لەم بەشە خۆراک. خۆتان نەزانن زۆربەی خەڵکم بۆ گرفتارە بەهۆی نەبوونی و نەداری و بێئیشی و تەنانەت بێموچەیش، بەڵام لە هەمووی محتاسر لە ئێستادا خاوەن پێداویستی تایبەتن لەبەرەوەی هەم موچەکەیان کەمە و هەم دوو مانگیشە نزیکەی دوو مانگەوەریان نەگرتووە. بۆی هەر کات ئێوەی خێرخواز و بەخشندا دەستی ئێمە واڵاکەن، ئێمە لەو شوێنە حەساس و گرنگانە دەست پێەکەین بۆ ئەوەی سفریان ڕازاوە بکەین و بەشێک لە ئازار و منێتەکانیان کە بکەین. باسی دەستگای بەخشین دەکەم کە بە مانای وشە بەخشینە، بە مانای وشە دەستگایەکە بۆ خزمەتکردنی خەڵک. دیارە ئەمە ئەتوانین بڵین نە دەهەمین جارە و نە بیستەمین جارە و نە سەدەمین جارە کە دەستگای بەخشین هاوکاری کەمەندامان و خاوەن پێداویستی تایبەتەکانەکە هەم لە کڕینی خانوو، هەم لە دروستکردنی خانوو و هەم لە خستنە سەر ئیشی خاوەن پێداویستی تایبەت، کڕینی کورسی کەمەندامی کارەبایی. یعنی ئیشەکان ئەمەنە زۆرە ناتوانم ئێستا بڵێم دەستگای بەخشین چی کردەوە، بەڵام ئەوەی کە لە ئێستادا زۆر گرنگە ئەمڕۆ وەکو یەکەمین شوێن لە ئەو کەمپینەی کە ڕایانگەیاندە بوو بۆ کۆکردنەوەی خۆراک و هاوکاری بۆ ماڵە هەژارەکان و خاوەن پێداویستی تایبەتەکان و کەمەندامان ئێمەیان بەسەر کردەوە وەکو یەکەمین هەنگاو بۆ 200 خێزان زیاتر بتوان خۆراکی پێویستی ئەم 14 ڕۆژەی کە لە ماڵەوەین پێمان ئەڵێن مەیەنە دەر خۆتان کەرنتینەکەن با تووشی نەخۆشی نەبن. لە ئێستادا نزیکەی 2 مانگە موچەی کەمەندامان نەدراوە، موچەکەمان 100 بۆ 150 هەزارە. بە سەدان خێزانی کەمەندام هەیە دینار ڕێگیرفانیانە، بە سەدان خێزانی کەمەندام هەیە قوتی ڕۆژێکیانە، یەک قوت و دۆشاویانە، 1 کیلۆ برنج لە ماڵەکەیانە و ناشتوانن بێنە دەرەوە وە کاریشیان نییە. بەڕاستی ئەگەر دەستگایەکی وەکو بەخشین و خێرخوازانی خەڵکی کوردستان بە فریای ژیانی کەمەندامان نەکەون مصیبەت ڕوئەکاتە ژیانی کەمەندامان، کارەسات ڕوئەکاتە ژیانی کەمەندامان. ئەوە ئێمەی ئەزانین کە لە نێو ماڵی کەمەندامانە چوو ئەگوزارێ. ئەوە دەسەڵات نییە، دەسەڵات هەر پێ دەڵێ مێ دەرەوە. سپاستانەکەین کە ئەم 200 ماڵەتان لە کۆڵ ئێمە کردەوە، بەڕاستی کارێکی گەورەیە و وەسپاسی هەموو ئەو خێرخوازانەشەکەین کە لەم 1-2 ڕۆژەیە هاتوون بەهانامانەوە. بسم الله الرحمن الرحیم. هاوڵاتانی خۆشەویست، خێرخوازانی بەڕێز و ئازیز،
دیارە ئێمە وەکو دەستگای خێرخوازی بەخشین کەمپینێکمان ڕاگەیان بۆ کۆکردنەوەی خواردن و ئەرزاق بۆ فەقیر و هەژار و کەم ئەندام و هەموو ئەو چین و توێژانەی کە ئەمڕۆ لەم بار و زروفە نائاساییەدا ئاتاجن و پێویستن بەوەی کەوا ئێمە دەستگیرویان بکەین وەلایەن لێ بکەینەوە بە هەموو لایەکمان. خۆشبەختانە ئەمڕۆ کە یەکەم ڕۆژی چالاکی کەمپینەکەمانە توانیمان لە کەم ئەندامانەوە دەست پێ بکەین کە ئەمڕۆ توانیمان سوپاس بەخوای گەورە 200 بەش 200 حیسەی خواردن بێن بۆ یەکێتی کەم ئەندامان لە شاری سلێمانی و ئومێ دەکەین و هیواداریشین کە ئینشاءڵڵا ئەو شوێنانەی کە ئێمە ئیمکانیەتمان هەیە و دەستمان پێیان ئەگا و ئەتوانین یارمەتیان بین بە هەموو جۆرێک وەکو ئەم شوێنە کە یەکێتی کەم ئەندامانە یارمەتیان بین و خواردن و ئەوە بەشە خواردنیان بینێ. ئەگەڕێین بە نێو شار و شارۆچکەکانی هەرێمی کوردستان لیژنەکانی بەخشین خۆیان خۆراکەکە گەین بە ماڵەکان و ئێوەی خێرخواز و بەخشندەش بۆ ئەوەی ڕێنمایەکانی حکوومەتی هەرێمی کوردستان نەشکێنن لیژنەکانمان بە هەمان شێوە ماڵ بە ماڵەکانی ئێوە ئەگەڕێ کاتێک کە پەیوەندیمان پێوەکەن و بە وەسڵی تایبەت و هاوکاریەکان لە ئێوە وەردەگرن و ئەیکەن بە خۆراک و کۆیەکەینەوە ئەیگەین بە دەستی هەژاران و نەداران و منداڵانی بێباوک. ئێمە بەردەوامین چاوەڕوانی هاوکاری و کۆمەچەکانی ئێوەی بەخشنداکەی. بەخشین خێرخوازانی خۆشەویست لە ڕێگەی ئەم ژمارە تەلەفۆنانەوە دەتوانن پەیوەندیمان پێوە بکەن و ببەخشن تا بەخشین بەردەوام بێ. بەخشین 0 961 11 0 965 0 723 25 55.